ئەنجامەکانی هەڵبژاردن نیشانیدا کە بارودۆخی سیاسی عێراق دەگۆڕێت بە تایبەت لە ژێرڕۆشنایی ئەو ئەنجامانەی بەدەست هاتوون لە نێوان کوتلەی سەدریەکان بە سەرۆکایەتی موقتەدا سەدر و کوتلەی تەقەدوم بە سەرۆکایەتی محەممەد حەلبوسی سەرۆکی پێشووی پەرلەمان و کوتلەی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نووری مالیکی بە بڕۆی چاودێران دابەشبوونی کورسیەکانی پەرلەمان لە نێوان ئەو لیستە بەهێزانەدان و نەبوونی یەک لیستی یەکلاکەرەوە بۆ پێکێنانی حکوومەت لایەنەکان ناچار دەکات. هاوپەیمانەتی بکەن لە سەنتەری گفتوگۆکانیش کوتلەی سەدریەکان دەبێت کە بە پێی ئەنجامە بەرایەکان لە چاو هەڵبژاردننی ساڵی 2010 پێشکەوتنی گەورەی بەخۆیەوە بینیوە. هاوکات بوونی ئەو لیستە بەهێزانە دەرچوونی چەندین کاندید بە ناوی سربەخۆ و پەردبوونی کورسی بەسەر لایەنەکاندا وا دەکات فشار لەسەر ڕەوتی سەدر دروست بێت بە تایبەت بۆ دیاریکردنی سەرۆکوەزیران. هەروەک یەکلاکردنەوەی دابەشکردنی کورسی وەزارەتەکان دۆخێکی ئاڵۆزتر دەخڵقێنێت. پێویستی بوونی 165 کورسی پەرلەمان بۆ پەسەندکردنی کابینەی وزاری حکوومەتی نوێ بە تایبەت لە ژێر ڕۆشنایی ڕاگەیاندنی بەشێک لە هێز و لایەنە سیاسی شیعەکاندا کە ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردنیان ڕەت کردووەتەوە کارەکەی سەختتر کردووە و ئەو دۆخە بە ئاسانی ڕاگیر ناکرێت. هەر بەپێی ئەو لێکەوتانەی لە هەڵبژاردنەکەەوە بۆ لایەنەکان ڕوون بووەتەوە و ژمارێکی زۆری هاوڵاتیانی عێراق بایکۆتی هەڵبژاردنیان کرد. پێشبینی دەکرێت متمانەی حکوومەتی ئایندە لاواز بێت. تەنانەت داواکەی عەلی سیستانی مەرجەعی شیعەکان بۆ بەشداری چڕی هاوڵاتیان لە دەنگدان بەرهەمدار نەبوو، هاوکات چاوەڕوان نەکراو بوو. وێڕای هەموو ئەمانەش پارتە گەورە سەرکەوتوەکانی هەڵبژاردن دەسەڵاتداران بەسەر ئەو نەخشە سیاسیە نوێی دێتە ئاراوە و لە هەوڵی هاوسەنگی ڕاگرتندا دەبن و لە دانوستانەکاندا ڕۆڵی بەرچاویان دەبێت، تەنانەت لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ ئەو لیسانی کەمترین کورسیشیان بەدەستێناوە، بۆیە کاریان بە هەر دەنگێک دەبێت کە بووەتە خاوەنی کورسی. گەورەترین ئاڵنگاریش لە بەردەم پێکێنانی حکوومەتی نوێی عێراقدا خولانەوەیە لە دەوری مستەفا کازمی وەک سەرۆکوەزیرانی عێراق و بەرنامە چاکسازیەکەی کە بۆ یەکەمین چارە سەرۆکوەزیرانێک لیستی نەبێت یاخود لە نێو لیستێکدا ئەندام نەبێت. لەگەڵەمەشدا هەردوو پۆستە گرنگەکەی دیکەی عێراق کە بەرهەم ساڵح سەرۆک کۆمار و حەلبوسی سەرۆکی پەرلەمانە دەواازەیەکی دیکەی گرنگی گفتوگۆکانن کە هەوڵ دەدرێت لە پۆستەکانیان بمێننەوە و بۆ جاری دووەم سوودمەند ببن.